بە کۆتایی هاتنی کۆبنەوەی لۆتکەی ئاسایشی میونخ لە ڕۆژ یەکشەممە جێگری سەرۆکی وڵاتە گردووکان مایک پێنس و خانەوادەکەی چەند کیلۆمەترێک چوونە دەرەوەی شار بە سەردانی شوێنی سەربازگەی زۆرە ملی پێشینی نازیەکان لە دیساو. نزیکەی 32,000 کەس تۆمار کراوە لێرەدا مردوون کە هەر زۆی جووەکان لە 29 ئاپریلی ساڵی 1945 لەلایەن هێزەکانی وڵاتە گردووەکانەوە لەم کامپەدا ڕزگار کران. بەگشتی 6 میلیۆن لە حاڵی کەسدا کوژران. پاش 72 ساڵ کۆمەڵگای جوو لە سەرانسەری کشوەرەکەدا دەڵێن هەستی دژەسامی و یاخود جوو لە بەرزبوونەوەدایە. لە پەراویزی کۆبنەوەی لۆتکەی میونخ لە ڕۆژی یەکشەممە کۆبنەوەیەک بەڕێوەچوو بۆ دانوستاندن لەسەر چۆنێتی پاراستنی کۆمەڵگەکانی جوو لە ئەوروپا کە وەزیری پێشینی دەرەوەی ئیسرائیل زبیلفنی تێدا بەشداری کرد. ڕابای پێنچاس گۆڵشمە سەرۆکی کۆنفەدراسیۆنی ڕابەکانی ئەوروپا بە دەنگی ئەمریکای وت ئاسایش هەرە نیگەرانی جووەکانە لە سەرانسەری کشوەرەکەدا. ئەو تێرۆریسمەی کە ئێمە لە تولوس، پاریس، کۆپنهاگن و بروسڵ بینیمان کاریگەری لەسەر کۆمەڵگای جووەکان هەبووە، هەروەها لە هەندێک وڵاتانی شەوە ڕەوێکی دروست کرد. بە پێی لێکۆڵێنەوەیەکی ئەم دوایانەدا لەلایەن ئەنستیتیوتی توژینەوەی ڕێبازی جووەکانی بنکە لەندەن 4 لە سەدی دانیشتوانی جووەکان لە نیوان ساڵانی 2010 تا 2015 بەلژیکا و فەرەنسەیان بەجێهێشتووە. لە هەردوو وڵاتدا بینراوە کۆمەڵگای جووەکان کراونەتە ئامانج. لە ساڵی 2014 هێرشێک لە ژێر کاریگەری دەوڵەتی ئیسلامیدا بۆ سەرمۆزەخانەیەکی جووەکان لە برۆسڵ 4 کەس کوژران. لە ساڵی 2015 پیاوانێکی چەکدار هێرشیان کردە سەر سوپەرمارکێتێکی کۆشەری جووەکان لە پاریس لە هەمان ڕۆژ کە هێرش کرایە سەر ئۆفیسی گۆڤاری چارلی هەبدۆ. پیتەر نیومان شارەزای توریزم بە کۆنفرانسەکەی وت پاراستنێکی تایبەت پێوەستە. کۆمەڵگای جووەکان هەمیشە لە بەرەی پێشەوەدان ئەگەر بتەوێ هەر لەبەرەوەیە گرنگە حکوومەتان هەڵدانەکانیان چتر بکەنەوە بۆ پاراستنیان. و هەروەها لە هەستێکی مەزنترەوە گرنگە بۆ ئەوروپایەکان لەبەرەوەی کاتێک جووەکان لە ئەوروپا هێرشیان دەکرێتە سەر ئەوە بۆ سەر جووەکان وەکو تاگیان کۆمەلگا نییە، بەڵکو بە جۆرێک بۆ سەر هەرە پێکاتەی کۆمەلگاکەمانە. ئەوە هەرتەنها تیرۆریزم نییە کە ترس دروست دەکات. بەرزبوونەوەی پۆپولیستە هەرە ڕاستڕەوەکان بە تایبەتی ڕێبەری بەرەی نیشتمانی مارین لە پێن لە فەرەنسا ئەو نیگەرانی دروست کردووە کە ڕاهینانە ئاینیەکان وەکو خاتنەکردن و خواردنی کۆشەر قەدەغە بکرێن. ئەگەر بێت و ماغین لە پێن بێتە سەرۆکی فەرەنسا دەبێتە وڵاتێکی جیاواز، ئوروپا دەبێتە کشوەرێکی جیاواز، هاوپەیمانێکەیە بۆ بەهێزکردنی هەرە ڕاستڕەوەکان لە ئەوروپا کە ئەمەش وەکو بەرەنجامێکی ئەو گۆڕانکاریەیە لە بەڕێوەبەریەتی وڵاتی گرتوەکاندا کە جێگای نیگەرانیە. نوێنەرانی جووەکان لە کۆنفرانسی میونخ لە حکوومەتانی ئەوروپا داوایان کرد کە تەرخانەی چاودێریەکی زۆرتر و هەوڵدانەکانی زانیاری بکەن بۆ پاراستنی ئاسایشی کۆمەڵگەکانیان. جاهنگیلان بەشی کوردی دەنگی ئەمریکا.